لە هەولێر کەرنەڤاڵێک بۆ نزیک بە 50 ئۆتۆمبیلی کلاسیک بەڕێوەچوو. بەشێک لە ئۆتۆمبیلەکان تەمەنیان 73 ساڵە و تاکو تەمەن 34 ساڵ بەشداریان پێکرابوو. خاوەنەکانیشیان وەک خۆیان دەیڵێن بەکارهێنانی ئەو جۆرە ئۆتۆمبیلانە حەز و خولیایە، ئەگەرچی نرخەکانیشان بەرز بێت. کوشین کارەباییە، ئەوە مواصفاتەکانی من زۆرێکەوە هەر چار کوشینی کە سێ معڕەکەشی هەیە، برند و نیوی، پێش و پاش، تەنیشتەکانیشی کە دەتبە و دەدهینتەوە لە کوشینی. طبعاً سارەکەشم مواردی 1970 دیاری باوکمە هەم مواردی بابیشم. ئەوە خولیای خۆمە سارە وشتووە، ئەو سارەنش کەدیلاکە با بڵێن ئەوە مۆدیلی کەونە، مۆدیلی 1976 لە ئەمریکای هیدام وەختی موافقی ئەویان کە کلاسیک داخل بێ وەختی هینەوە. مواصفاتی ئەو سارەیە با بڵێن مۆدیلی 1976 ئەو وەختی تەبریدی هەبووە، گێر ئۆتۆماتیک هەبووە، جام کارەبا، کوشن کارەبا، یعنی ئەوانە شتێکی زۆر جوان بووە. لای خۆشیەوە پارێزگاری هەولێر دەڵێت کۆنترین ئۆتۆمبیل مۆدێلی 1952 بوو، تاکە مەرجیش ئەوە بوو بۆ بەشداری مۆدێلی ئۆتۆمبیلەکە لە خوار ساڵی 1991ەوە بێت. کۆنترین ئۆتۆمۆبیل کە هاوڵاتیەکی شارەکەمان بوو، مۆدیلی 52 بوو، بەڵێ سەقفی نەبوو، زۆر سەرما بوو، بەڵام کۆنترین مۆدیلی ئەو ئۆتۆمۆبیلانە بوو بە خۆشحاڵیەوە لەگەڵ خەڵکی شارەکەمان لەو کەرنەڤاڵە لەو دیمەنە جوانە بەشدار بووین. بەتاکید ئەگەر کەش و هەوا و باران و بەفر و سەرمان نەبایە ژمارەکەی زۆر لەوە زیاتر دەبوو. مەرجی ئێمە تەنها ئەوە بوو کە ئۆتۆمۆبیلەکانی بەشداری دەکەن لە خوار ساڵی 1991 بیەوەش بە هێمای ئەوەی کە ساڵی 1991 ڕاپەڕینی خەڵکی کوردستان بوو. بۆ جاری دووەمە کە کەرنەڤاڵی ئۆتۆمبیلی کلاسیک لە هەولێر ئەنجام بدرێت. کەرنەڤاڵی ئەمجارەی ئۆتۆمبیلی کلاسیک لە بەردەم پارکی شانەدەت بەڕێوە چوو، دواتر بۆ بەردەم قەڵای هەولێر و دواتریش بۆ بەردەم پارێزگا و کۆتایی بە کەرنەڤاڵەکە هێنرا. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.